سڵاو لە خۆت و لە هەموو بینەرانی بەڕێزی ئاریان تیوی حقیقەتەوەیە کە ئەو زۆر هەمومان دەیزانین، هەموو کۆمەڵانی خەڵک دەیزانن کە هەر ئەو جارە نێن لە ماوەی زیاتر لە 30 ساڵی ڕابردوودا و بە تایبەت لە باشووری کوردستان لە ماوەی 16 ساڵی ڕابردوودا کە قەرار بۆ حکوومەتێکی تەوافقی پێکەوەمان هەبێ لە باشووری کوردستان. ئێمە هەموو ڕۆژێ بە بەزمێکی پارتی کۆمەڵانی خەڵکمان مەشغوڵ کردووە، یعنی ڕۆژ نییە سناریۆیەک نەویسین لە بنەماڵەی بارزانی و بەزمێک نەنێنەوە، جا لەگەڵ تورکیا بێ، جا لەگەڵ ئێران بێ، جا لەگەڵ بەغا بێ، ئەوە تا ئێوە دەبینن کە حکوومەتێکی ناسەرکەوتوو، حکوومەتێکی فاشیل دوودانە ساڵە هەر بە زۆرەملی دەرخواردی میلەتی دەدەن کە حکوومەتەکە وایە و چاکسازی دەکاوە تاوە دەبینن کە تەنانەت لە بەغداش سووک بووین، لە بەغداش بە چاچی وەرمان ناگرن و هەر ئەو هێزەی کە ئەو هەرێمەی کە تا 7 ساڵەوە پێش هەموو بەرەو پیرمانەوە دەهاتن، چ لە ئوروپا چ لە ئەمریکا و ئێستا کونی ئەو ئەرزیشەمان بۆ دانانێن و من هەمووی ئەوانە دەگەڕێنەوە سەر بەڕاستی ئەم هەموو سوکایەتیە و سناریۆیانەی کە بنەماڵەی بارزانی لە پێناو بەرژەوەندی شخصی خۆیان تاکی خۆیان دەیکەن. ئەوەی کە چەندجاریشە ئەوە چەند ڕۆژێکیشەوە چەند ماوەیەکە ئەوان بەزمیان بەوە گرتووە کە شەڕێک لە هەرێمی کوردستان سازکەن بۆ بەرژەوەندی تورکیا و بەبیانی ئەوەی کە سنوورەکانی تورکیا دەپارێزن بێنن گریلاکانی خەندی لە دەرکەن یا شەڕیان پێ بفرۆشن. ئەوە سناریۆیەکە کە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان لێ ئاگادارن، دەزانن کە ئەمە سناریۆی کوردی نییە، ئەمە سناریۆیەک نییە، ئەمە بەزمێک نییە، کێشەیەکی کوردی نییە کە بەڕاستی کورد پێوەی تلابێتەوە یا کورد بۆ خۆی سازکردە یا لە کورد قەوما بێت. ئەمە کێشەیەکە لە نێوانی پارتی و بنەماڵەی بارزانی و حکوومەتی تورکیا کە شەڕ دەفرۆشن و دەیانەوێت کە ئەجێندای تورک لە باشووری کوردستان کە لە ناوبردننی هێزێکی گەورەی وەکو پەکەکەیە لە باکووری کوردستان کە هێزێکە کە هێشتنی هەیە، هێزێکە کە شعبیەتی هەیە، هێزێکە کە ناو خەڵکدا وەکو چۆن یەکێتی و پارتی هەن لە باشووری کوردستان، دموکراتی کۆمەڵەکان لە هەموو هێزەکانی کوردستان. ئێمە دەزانین کە هێژمۆنی پەکەکە لە باشووری باکووری کوردستان یەکسار زۆرە و ئەوان دەبێت حرمەتیان بۆ دابنی، دەبێت سپێکمان دەبێت بۆی کە زیاتر لە 20 باکووری کوردستان لەگەڵ ئەو هێزەی هێژمۆنی و هێزەی قبوڵ کردووە. بەڵام تورکیا قبوڵ ناکات کە قبوڵی ناکاتێت بە وەسیلەی لە ڕێگای بەپێگیراوەکانی کە ئەمان بنەماڵەی بارزانی و کڵانی بارزانی هەیە ئەو شەڕە ناحەقەمان پێ دەفرۆشێت و ئەوەی کە دوێنێ شەویش ڕۆیدا من لە قەناتێکی دیکەشەوە باسم کرد. من هیوادارم کە ئەوان عاقڵ بن و شەڕە دەوت پەیدا نەکەن، چونکە باشووری کوردستان کۆمەڵانی خەڵکی ڕاستی بریندارە، کۆمەڵانی خەڵک لە وەزعی زۆر خراپ ئابووریدا دەژین، وەزعی بازاڕمان زۆر خراپە و مەعاش ناکرێ، مەعاش نکراوە، لەگەڵ بەغا کێشەمان هەیە، لەگەڵ حەشتی شعبی کێشەمان هەیە. هیوادارم بنەماڵەی بارزانی بۆ شاردنەوەی ئەو هەموو قەیرانەی کە ڕووبەڕووی کوڕەکەیان وەکو سەرۆکی حکوومەت حکوومەتێکی زۆر پاشیدا بە شاهیدی زۆربەی لێکۆڵەرەوانی دەرەوە و ناوخۆ هەموو پێیان لەسەرەوەی داناوەکە ئەو حکوومەتەی پڕی مەسعود بارزانی یەکێک لە باشترین حکوومەتەکانی ئەو ماوەی 20 ساڵەی. زۆر باشە مامۆستا، ئەگەر بپرسم لە سەرەتای دروستبوونی ئاڵۆزیەکانەوە لە سەرەتای بردننی ئەو هێزانی کە پارتی دیموکراتی کوردستان کە بە ناوی هێزی پێشمەرگەوە دەیانبات کە هیچیان هێزی پێشمەرگەنین، بەڵکو هێزەکانی گوڵانن و هێزی مەکتەبی سەرۆگووە چەتەکانی ڕۆژ کە ئەم ڕۆژ شایەدی ئەو ڕاستیەیەکێک لە چەتەکانی ڕۆژ کوژراوە لەو سنوورەدا. پێت وایە بۆچی پارتی دیموکراتی کوردستان پەدەکە کار لەسەرەوە دەکات لە کاتێکدا کە هەر لە سەرەتای دروستبوونەوە ئەندامان و بەرپرسانی پارتی کرێکارانی کوردستان سوور بوون لەسەرەوەی کە بە هیچ جۆرێک ئەوان هێرش ناکەن و تەنها لە پاراستنی ڕەوادا یاخود وەڵامی هێرشەکانی پارتی دیموکراتی کوردستان پەدەکە دەدەنەوە. ئەمە خوێندنەوەی چۆن بۆ کرێت؟ ئەمن بۆ خۆم ماوەی تقریبەن هەرمانجێک لەوە پێشکەوە هەر من و تۆ پێکەوە لەو قەناتەی بە ستۆدیۆی سلەیمانی پێکەوە مقابلەمان کرد
و من کۆمەڵانی خەڵکم دڵنیا کرد کە لە دوایەوەی کە چەندین جار دانیشتنم کردو لەگەڵ برادران و لە نوێنەرانی کەجەکە لە هەرێمی کوردستان ئەوان منیان دڵنیا کرد کە ئەوان ئەو ڕۆکانە دە و شرایەتەی دانین و نانەوێت شەڕ بکەن بە تایبەت لە خاچی باشووری کوردستان ئەوان هەدەفیان ئاڵۆزی نییە هەدەفیان تەداخل نییە من ئەوانم هەموو بە کۆمەڵانی خەڵکوتەوە دیسانیش دەیڵێمەوە ئەو ڕۆکانە شەڕ لە قازانجی برادران و هەواڵانی کەجەکەدا نییە و ئەمن لەو باوەڕەی دانیم کە ئەوان بیانەوێت شەڕ بکەن وە شتەکەش معلومە کە تۆ باست کرد حقیقەت ئەوەیە هیوادارم و لێرەشەوە سڵاویان لێ دەکەم کە هێزەکانی هەشتا هەرگیز نەچنە ناو شەڕێکی ئاواپیسی براکوژیەوە ئەوان دەزانن احتمادیان نییە بە هێزەکانی پێشمەرگە ئەوان دەزانن کە لەوانەیە هێزی پێشمەرگە هێزی هەشتا شەڕیان بۆ نەکا بۆیە دەنێرن بە دوای هێزێکی کە ئی خۆیانە هێزی ئەنەکەسەیە هێزی نازانم ڕۆژە هێزی نازانم زرێڤانیە ئەوانە دەنێرن کوە ئەمن پێم وانێ ئەوان بتوانن ئەلە موقعیەتەیدا بن کە بە تێڕادیوی بە پێشمەرگەی کوردستان بڵێن فەرمون بابچی شەڕێکی حەق بکەین وەکو شەڕی داعش ئەمان دەزانن پێشمەرگەی ئەو ڕۆکانە کە مەعاشی وەرنەگرتۆ 4 مانگە مەعاشی نیە منداڵی برسێ شیری بۆ ناکردێت نەچێ شەڕێکی ئاو نەخوازراو بکە وە خۆی ڕوڕەشی بە ئارەگای دایکی نیشتمان بکە سبەینێ خەڵک گرێی لێ بکا لەو فەرماندەیە لەو پێشمەرگەی کاکە تۆ بۆچی شەڕی براکوژیت کرد بۆیە خەڵک ئەو ڕۆکانە بەهۆی میدیاوە بەهۆی ماس میدیاوە بەهۆی ئەم هەموو کەرەستەی کۆمونیکیشن و ڕگەیاندن تێگەیشتووە کە ئەمە مەسئولیەتێکی گەورەیە لەسەر شانی پێشمەرگەیە کە بیهەوێت تەقە لە براکانی خۆی بکە بۆیە ئەوان ئەوەی دەزانن و دڵنیانی کە پێشمەرگە هێزەکانی هەفتا هەشتا شەڕیان بۆ هەرچەر کە هێزەکانی هەفتا هەر نایکەن چونکە سەربێچێتی نیشتیمانی و بخۆیان دەمێننەوە ئەوان ئەو هێزانەی کە سەر بە تورکیان سەر بە سەتەکانی وەکو بۆ خۆت ئەرتەش و مەرتەشی ئازاد ئەوانە کە تووسیان کرد بە نێوی ئەنەکەسە و ئەوانە بۆیە ئەمن دیسانەکانە لێرەوە داوا دەکەم داوا وەکو تاکێکی کورد لە هەواڵانی کەجەکە کە هەرچی بۆیان خۆیان شەڕە دوور بگرن نەچن دەزانم کە زۆرە ملیان لێ دەکەن دەزانم کە کەڵەگایەتیان لێ دەکەن هەر دوێنێ شەوێکە دوێنێ شەوێ قسەمان لێ کرد ئەوە ئەوێدا ڕۆیشتون بە ماوەی زۆرە چەندین ساڵە ئەوان ئەوێ گوزەرگایانە بەوێدا زۆر باشە مامۆستا وەکو دوایین پرسیار بۆ بەڕێزت ئەرکی سەرجەملایەنە سیاسیەکان و هاوڵاتیانی باشووری کوردستان بەگشتی و دەرەوەش چیە بە تایبەتی کوردان کە ڕێگریکەن لە شەڕەنگێزیەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆەوەی کە چیدی سوور نەبێت لەسەرەوەی کە شەڕ ڕوو بدات و بەکارنەهێنانی هێزی پێشمەرگا بۆ ئەجندای تایبەتی خۆیان ئەمێن بەڕاستی وەکو چەندین جاریش داوام کردووە ئێستاش دووبارە داوا دەکەم لە هەموو کۆمەڵانی خەڵک لە هەموو حیزبە سیاسیەکانی ترکە کە تیان ڕادەبینم و لە ساحەی ئەو ڕۆی سیاسی کوردیدان هەر چوار پارتی ئەم شەڕە پارتی پێبیان ئەو شەڕە بە دەستوری تورکیا دەکرێت تکایە مەهێڵ چونکە ئەم شەڕە ماڵوێرانکەرە ئەو شەڕە ئەوەندەی دیکە خەڵکی باشووری کوردستان دەباتە قەیران و ئەوەندەی دیکە دامایان ئەو شەڕە هیچ ئایندەیەکی نیێت ئەو شەڕە بۆ هەردوو پارچەی کوردستان و بۆ پارچەکانی تریش زۆر خراپ دەشکێتەوە ئێمە اعتباری نێونەتەوەیمان زۆر لەدەستداوە ئەوەندەی دیکەی لەدەست دەدەین ئێمە لەباری دیپلۆماسی لەباری دۆستەکانمان لە وڵاتانی ئوروپا و ئەمریکا و وڵاتانی ترەوە بەڕاستی جارێ بەهۆی سیاسەتە غەڵەتەکان و سیاسەتەکانی کە یەک بە دوای یەکدا جەنابی مەسعود بارزانی دەیکا وەکو ڕێفراندۆم و وەکو هەڕەشەکردن لە بەغا و وەکو تەحریمی بەغا و ئەو شتانە هەمووی ئەوانە بە زەرەرمان شکاوەتەوە دووبارە ئەم شەڕەش بکرێت ئەوەندەی دیکە بە زەرەرمان دەشکێتەوە و دۆستەکانمان ئینگلیسی دیکە بڕوامان پێ ناکەن کە ئێمە نەتەوەیەکی مەزلومین ئێمە نەتەوەیەکی کە دەمانەوێت بە ئاشتی بشین ئەوە تا سەرتیم زانمەر ئەو چەند ڕۆژەی جوێنێ بووە خەڵکی ئەجنەبی پێمان دەڵێ کاکە ئێوە ناتوانن لە ئاشتی بژین ئەوە تا بۆ خۆتان شەڕ دروست دەکەن خۆ کەس شەڕی پێ نەفرۆشتون خوا بەحث لەوێ نییە لە بەغدایە یا مثلەن بڵین خومینی نییە یا مثلەن بڵین تورک نییە ئەوە تا بۆ خۆتان شەڕ دەکەن باشە بە فیتی چێ بە فیتی
دژمنێکی داگیرکرد ئەمە بۆ دەکە بچمە ژێر باڵی ڕچێ سناریۆیەکانی ئاقای ئۆردوغان بووە. بەڕاستی لێرەدا ئیتر جێگای خۆیەتی ئەمڕۆکانە میلەت بێتە سەر جادە و ئەو جارەکانە پەنجە بۆ فڕانی بارزانی ڕاکێشێ ئەرێکاتە بەسە. بەڕاستی بەسە چەند سناریۆ ئەمە چەند ساڵە ئێمە بە دەردی ئێوە دەناڵێن شەڕی براکانتان ساز لە 90ەکان، شەڕی ڕۆژهەڵاتتان ساز کرد لە 80ەکان و لە 70ەکان، شەڕی باکوورتان ساز کردیسان لە 70ەکان، لە بیدایەتی نەوەدوو کە تازە سەدام کوردستانی چۆل کرد و خەریک بووین ئەو هاتمان ئاوەدان کردەوە خەریک هەوایەک و نەفەسێکی ئازادیمان هەڵدەمشت ساز کرد لە نێوانی پەکەکە و کوردی باشووردا. تکایە کۆمەڵانی خەڵک چی دیکە لەو بنەماڵەیە قبول مەکەن. ئەو بنەماڵەیە 100 جاریان ئیمتحاندا، 100 جارمان بە تاقیکردنەوە، هەموو جارێ داستانێکمان بۆ ساز دەکەن. ئێستا ئەو داستانیان ساز کرد بۆی کە ئەو خەڵکە ناڕازیەکە هاتووەتە سەر جادە بۆ موچەی خۆی و داوای قوت و موچە و مافەکانی خۆی دەکا بە شەڕێکی ئاوە نەخوازرا و یانێ ئەو شتە وستەکانی کۆمەڵانی خەڵک دەبی خەڵک بەرنەوە. ئەمن هیوادارم کە ئەوە هەر حادیسەی بێ لە سەیتەرەکە و هەر شێوە کوژا بێتەوە کە وای بۆ دەچم کوژاوەتەوە و هیچ لایەک هێز توانای ئەو شەڕەی نەبێت و هەر ئەوەی کە دوێدا یەکێک کوژراوە شەهید بۆ یا 3-4 بریندارمان هەیە هەر بەوەندەی بابچینەوە ماڵێ بەوەندەی کەفاەتێ بکەین وە چیتی کە ئەو شڕا درێژە پێ نەدەین. ئەمە دەبێتە هۆی ماڵوێرانکەری هەموو گەلی کوردستان. بەڕێز عەلی کەریمی نووسەر و چاودێر لە وڵاتی بەریتانیاوە سوپاس بۆ بەشداربوون لە تەوری ڕۆژدا. مەمنون.